لە سەیەکی کۆتایی مانجی ڕەمەزانی پیرۆزدا مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری ئێوارەخوانێکی بەربانگی بۆ 400 کەس لە کەسایەتی و مامۆستاکانی هەولێر و ئەندام و لایەنگرانی کۆمەڵ ئەنجامدا. لە ئێوارەخوانەکەدا مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری بە چەند وتەیەک بەشداری کرد. ئێمە ڕۆکو مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری هەڵسێن بە ئەنجامدانی ئیفتار سایمێک بۆ ژمارێک لە ئەندام و لایەنگر و هەواداران و هەروە ژمارێک لە میوانانیش داوت کراون. ئیفتار سایمەکە بە ئامادەبوونی بەڕێز مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری بەڕێوە چوو. مەبەست لە ئەنجامدانی ئیفتار سایمە لێک نزیکبوونەوەی زیاتر و هەروە بوونی پەیوەندی زیاتر لە نێوان ئەندام و لایەنگرانی خۆمان. میوانانی ئێوارەخوانەکە بە گرنگیەوە باز لەوە دەکەن ئەم جۆرە کۆبوونەوانە دەبێتە هۆکاری پتەوکردنی پەیوەندیەکانی نێوان موسڵمانان و بەهێزکردنی برایەتی لە نێوان بەشداربوواندا. مسلمانان ئەو کۆبوونەوە زۆر گرنگە بۆی ئینسانی یەکتر بدینێ و ئەوها یەکتر بناقسێ و لە شوێنێکیەوەها زۆر زەروریە. بۆیە ئینسان مسلمانان زەروری ئەگەر مانجێ جارێک 2000-3000 ئەوها پێکەوە لە شوێنێکی گربێتەوە یەکتر بناسێ یەکتر بدینێ بزانە شێوەی ڕەمەزان چۆنە خێری چۆنە خێر و خێراتی چۆنە ئینسانەکان یەکتر بناسن نیعمەتێکی زۆر گەورەیە. بەڕاستی خۆی لە خۆی لە ئیفتار سایم خێرێکی گەورەیە و سیلەی ڕەحمە و برایەتیە و کۆبوونەوەی و خۆی گەورە پاداشتی مەڵبەندی کۆمەڵی دادگەریش بداتەوە ئینشاءڵڵا لەو کۆبوونەوەی و برایانە خۆی گەورە سەرکەوتیان بکە ئینشاءڵڵا خوا خێرین گورج بنووسی ئینشاءڵڵا. بەشداربووانی ئێوارەخوانەکەی مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری کوردستان لە پێش بەربانگکردنەوە و دوای بەربانگیش جەختیان لە پتەوکردنەوەی ڕایەڵەی کۆمەڵایەتی نێوانیان لەلایەک و قۆستنەوەی شەوانی کۆتایی مانجی پیرۆزی ڕەمەزان کردەوە بۆ ئەنجامدانی پەرستشەکان و بەدەستهێنانی ڕەزامەندی خودا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.